أدخل في الشركة. بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بابەت داواکاری، بەڕێزان ئێمە وەکو کۆمەڵی خێزانی هەڵەبجەی شەهید لە 16ی سێی 1970 لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجە ئەنفال کران لەلایەن ڕژێمی بەعەز خۆمان و خێزان و ژن و مناڵمان بۆ شوێنێکی نادیار بەڕێ کراین بە دوو بەشەوە، بەشێکمان بەرەو زیندانی نوگرە سەلمان براین، بەشەکەی ترمان بەرەو زیندانی تۆبزاوە. نزیکەی 4 مانگ ماینەوە لە ڕەوشێکی زۆر خراپ تا ژیانمان گوزەر ئەکرد، لە زیندان ماینەوە تاکو و وەستانی شەڕی ئێران و عێراق کە شەڕ ڕاوەسا هەموو لە ناو زیندان بە تەمای مردن بووین، چونکم ڕۆژانە ئەشکەنجە دەدراین و لەو ماوەیەدا ژمارەیە خۆشەویست و ئازیزمان لەدەستدا کە بە هیچ نرخی قەرەبوو ناکرێنەوە. تاکوی ئێستاش ئێسک و پرۆسکیان لە دەشتی نوگرە سەلمان و تۆبزاوایە لە بەروای شەشینەوە لێبوردنێکی سەدام دەرچوو. ئێمەش وەکو زیندانیانی نوگرە سەلمان و تۆبزاوە بەر ئەو لێبوردنە کەوتین و بۆ زانیاری هەموو لایەکتان بەشێکمان لە ساڵی 2009 من حەو موچۆ ئیمتیازات وەردەگرن و مانگانەوە پێشەکیش 7 ملیۆن و 500 هزاریان وەرگرتووە، بەڵام ئەوانە بەشێکی زۆر کە من نزیکەی 250 کەسن نزیکەی 1000 کەسمان تاوەکو ئێستا هیچ من حەو موچە و ئیمتیازێکمان وەرنەگرتووە و ئەو بەشەی کە موچەیان هەیە 10 ساڵە وەری دەگرن. هەمومان پێکەوە لە زیندانی نوگرە سەلمان و تۆبزاوا بووین، نازانین بە چ پێوەرێک جیاوازیەکی ئێجگار زۆر لە نێوان ئەنفالەکاندا کراوە و لە ساڵی 2013ەوە دوای پشتڕاستکردنەوەی ناوەکانمان پێناسی موچەمان بۆ کراوە، بەڵام لەبەر شەڕی داعش و قەیرانی ئابووری بەسەر حکومەتی هەرێمی کوردستان سەپێنرا. ئێمە وەک زیندانیان نوگرە سەلمان و تۆبزاوە هیچ موچەیەکمان بۆ خەرج نەکراوە، بەڵام ئێستا نە شەڕی داعش ماوە نە قەیرانی ئابووری ماوە. بۆ بەبیرهێنانەوەی هەموو لایەکتان حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی کوردستان لە کابینەی پێشوو ئەمری پارچەزەوی دەرکردووە بە ژمارە 869 لە بەروای 12/2/2018 بۆ 5609 ئەنفال کراو. 2 ساڵە نەزەویمان پێدراوە و نەبوونیشی هەیە. حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان خەریکی چاکسازین. ئێمەش مافی خۆمانە کە داوای مافەکانی خۆمان بکەین، وەک هاوشێوەکانمان داوا لە هەموو لایەکتان دەکەین کە ئاوڕی جددیمان لێ بدەنەوە کە جیاوازی نەکرێ لەگەڵ هاوشێوەکانمان. ئەنفال هەر ئەنفالە و ئێمە لەبەر ئەوەی کورد بووین ئەنفال کراوین، بێجگەوە هیچ تاوانێکی ترمان نەبووە.